ئەرێ پێم بڵێ ئەم عەرەبانەیە هەیە بۆنی خۆشە لێ دەبارێ بەڵام ئیشوکارە چۆنە؟ والله بۆنی خۆشە بەس ئیشکاری سفرە ئەو بێ بازاڕی ئەو بێ مەعاشەیە یعنی معقول نییە لە حکوومەتەشی گەورە و گران بەناو حکوومەتی کوردی یعنی ئەو خەڵکە بەحسی ڕوخاند باشە ئەو تێکۆشان و خەبات و خوێن ڕۆشتن و شەهید و ئەو لە ئەولا لۆ حکوومەتەی کوردی بوو حکوومەتی عراقی بوو پێشتر دەماگۆ کاکە حزبی ئەوەی بەحسە باشە ڕژەیمی سەدامە کوردی دەکوژی باشە ئەو خەڵکە ڕاپەڕینی لێ کرد کە حکوومەت کوردی دروست بی باشە حکومی کوردی دروست بوو یعنی بەداخەوە یعنی لە سەدامی ئەگە برێم زاڵمتر و ستەمکارترن یعنی ئەگە برێم دەسترن يعني معقولة أتولى الصعد يوزارو بيزدو يعني حافظ السار باش أو دعاتو السر بخوي هيش تا خلقكت لو برينها متي بمعاشي وزليلي بجي باشا خلقك بازار كبازار أو حالة خلق خوش قبل صدامي بزماني صدامي بخوازي باشا هو حاله خلق بري خوزيون بس صدامي بس قالوا صدام دي جياندي بس ديقول بعض سياستي مكا بس هو هر نك بعض السياسات اتبري كاكا معاش دنيا لولا كيس كلو دروز كان تدقرن باشا يعني هر ناوي في الزيب كي دنگچ ناراضي انا زوك بيدا كانوا او ديمقراطي وهري مكو بايتختي دبي وەزعی پایتەختی دووبەی وەزعی هەولێر ئێستا چۆنە بە گشتی دوکاندارەکان؟ والله ئێستا بەخۆت لێ دوان لە هەندێک چاوە گرتیە وەزعی هەمووان یعنی لەو پەڕی خراپیدایە باشە چیتان بۆ بکرێ بۆی وەزع باش بێ پێویستیان بە چییە دوکاندارانەوەی کاسبکارە؟ بەخۆی چی بکرێ دوو حەل هەیە یان ئەوە تا حکوومەت حەلی یەکەمی دەکا حکوومەت و ئەو دوو حیزبەی دەسەڵات یان ئەوە تا حەلی دووەم میلەت حەلەکەی دەکا تێدەگەی؟ حەلی یەکەمیانەوە تا پارتیەکێتی ئەو پارە دزراوانەی دەرێ دەینەوە باشە بەسەر ئەو خەڵکە ڕەش و ڕوت و فەقیر و بێحاڵی ئەو هەرێمەی دابەش دەکەن باشە وەزعی ئەو هەرێمەی باش دەکەن هەم لۆ دەسەڵاتی خۆیان باشترە ئەگەر حەلی یەکەم جێبەجێ بکەن تێدەگەی؟ ئەگەر ئەو حەلەی جێبەجێ نەکەن هیچ حەلە چتیری نییە یانەوە تا خەڵک سەدامی چی لێ کرد ئەوان جۆ هەلێ دەکا حاڵیان خەڵک زۆر پڕە کەس پێی خۆش نییە حکوومەتێکی کوردی تێدەگەی بڕخێنی لە ناوچکات حکوومەتی خۆتە کوردیە زمانی خۆتە بەس ئەگەر لە سەدامی خراپتر بی و بەرەو باشبوون نەڕوا ستەکەی یعنی هەروە بە بێدەنگی و بە زەلیلی و بە بێحاڵی خەرگەوە بە دۆرۆزەی کەتیە مارە پێشمەکەی دەناسمەوە بە دەرۆزەی کەتیە چەند ماگە معاشی وەرنەگرتیە مامۆستایە چەند ماگە معاشی وەرنەگرتیە دەستدایەتی عەرەبانەی باشە چەند ماگە کرێمەوەی لێ نەدا کرێ خای نەدا کرێ ئاوی نەدا کرێ کارەبای نەدا کاسبکارانی هەولێرەوەی کە تۆ باسی دەکەی بێگومان بەڵێ باشە پێم بڵێ تۆ عەرەبانەت هەیە بژێوی ژیان پێدابین دەکەی ئەگەر بێت تۆ ئیشەی ئێستا وەکو ئێستا کە بێ بازاڕ و ئیش و کار دەتوانی بەردەوام بی لە میشەیان بە تەمای چی بکەیت؟ قورئان سەرت لێ سوور دەمێنێ یەک لەو حکوومەتەی دوو لەو بازاڕە یعنی نازانی چ بکەی یعنی لۆ ئێستا هەم حاڵەتی کوشتن زۆر بووە هەم حاڵەتی دەرونی زۆر بووە هەم گەنجەکانمان عایلەکانمان ئەوە دەستنە ئەوروپای هەلاڕێی دەخەنچێ بە خۆت دەبینی هەموو ڕۆژانە راپۆرت دەکرێت لەسەوەی فرانە کەس لە ڕووباری مرچ بوو لە دەریای مرچ بوو وەڵا ویستی بستە ئەوروپای ژیانش خۆشتر لە خۆی دابینکە لەبەر چ لەبەر ئەو بێ حاڵی ئەو بێ وەزعی بەخۆی حکمی کوردی لێ و حکم دەکا خەڵک لە ژێرەوە حکمێ هەڵدێ ئەمە چۆن وڵاتێک دەبێت نەک هەڵدێ ئێستا خۆزگە بە سەردەمی بەحسی و سەدامی دەخوازی تێدەگەی یعنی ئەو دەبی کافرستانێک بی یعنی کفرە ئەتوو حکوومەتە کوردی تابی ئەوەندە لی بێزار بی تێدەگەی ئەوەندە لە نهامەتی و لە زەلیلی و لە بێ حاڵی دابی خۆزگە بە سەدامی خۆزگە بە سەردەمی سەدام و ڕۆژەی بەحسی بخوازی یعنی مع الأسف بەس چیتان بۆ بکرێت پێویستیان بە چییە ئەم خەڵکەیە پێویستی بە چێ بۆی گوزەرانی باش
نارم یەک حل هەیە ئەویش ئەگەر حکوومەتی بەناو کوردی باشە دەسەڵاتدارانی کوردی بکەن ئەویش ئەو دوو حیزبەیە پارتی وێشێتیە هێنانەوەی پارەکانی دەرێ تێدەگەی پارەی بانق و ئەوەکان بابینەوە بەسەر خەڵکی دابشکەن موچەی ماگانەی خەڵکی باشکەن ئەو هە بازار دەبژێتەوە وەزعی خەڵکیش باشتر دەبی باشە بیمەی بێکاریە ئەو سلفەی زەواج و ئەوانە بجێڕنەوە بی وەزعی خەڵکەکەی باشبی ئەگەنا پێم وانییە خەڵگە هەب بەبێ دەنجی ببینێتەوە